لە کەشێکی سارد و باراناویدا یانەی سەی سادق لە یاریگەی خۆی لە بەردەم هاندەرە زۆرەکەی لە هەفتەی 12یەمی یاریەکانی خولی نایەبی کوردستان سەید سادق میوانداری یانەی سیروانی نوێی کرد. لە گێمی یەکەمی یاریەکەدا گەرچی سەید سادق چەندین فرسەتی گۆڵی بۆ هاتە پێش بەڵام نەیتوانی گۆڵ تۆمار بکات. بەوەش گێمی یەکەمی یاریەکە بە 2 گۆڵ بە کۆتا هات. لە گێمی دووەمی یاریەکەدا لە خولەکی هەفتە لەلایەن یاری زاناریان جەوهەرەوە گۆڵی یەکەمی بۆ سیروانی نوێ تۆمار کرد و بەوەش یاریەکە 1-0 بە سوودی یانەی سیروانی نوێ بە کۆتا هات و سەید سادق تووشی یەکەم شکست هات لەم وەرزە لە یاریگەی خۆیدا یانەی سیروانی نوێ 3 خاڵی گرنگیان بەدەستهێنا. خۆتان ئەزانن سەید سادق چەند جەولەی پێشوو لە ساحەی خۆیان شکستی نەبووە بۆ یاریکردن بەرامبەر ئەو یانەی لە ساحەی خۆیان ئەو هاندەرە زۆرەی کە هاتووە تۆزێ قورسە بێ بۆ تیپی بەرامبەر کە هێتە ساحەیانەوە. سپاس بۆ خۆیان مەتوانیمان لێیان بەرینەوە و 3 خاڵی گرنگ بەدەست بێنین لەم یاریە. بەڕاستی یاریە باشمان پێشکەش کرد، یعنی توانیمان 3-4 فرسە لەسەر تیپی سیروان دروستکەین. پەنارتیەکشمان بۆ مۆفق نەبووین لە لێدانی پەنارتێکەیە. ئێمە زۆر باشتر یاریمان کرد، بەڵام ئیتر تۆپی پێ ئاوایە کە گۆڵ نەکەی گۆڵە خۆی. یانەی سیروانی نوێ تا ئێستا 11 یاریان ئەنجامدا و خاوەنی 22 خاڵە و یانەی سەید سادقیش لە 10 یاری تەنها 15 خاڵیان کۆ کردووەتەوە. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.